ماوەی چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان بەشێک لە هاوڵاتیان بە مەبەستی مامەڵە و قازانجی خێرا بێ هیچ بەرچاوڕوونیەک بەشدار دەبن لە مامەڵە و پرۆژەی بازرگانی کەچی دوای ماوەیەک خاوەنی مامەڵە و پرۆژەکە دیار نامێنێت و دەردەکەوێت کۆی ئیشەکەوە هەمی بووە بەمەش سەرنجام ڕەنجی چەند ساڵی کار و کەسابەتیان بە خەسار دەچێت. چونکە ئەتو بە تەزویرەوە بکەی مانگەڵ دوومان کەش. پسپۆڕێکی ئابووری ئامۆژگاری هاوڵاتیان دەکات و دەڵێت بە سوود و قازانجی خەیاڵی هەڵمەخەڵەتێن و پێش چوونە ناو هەر پرۆژەیەک دڵنیابن ئەو کەسەی مامەڵەی لەگەڵ دەکەن بازرگانێکی ڕاستەقی نەبێت. تکا لە هاوڵاتیان دەکەم بە سووی زۆر هەڵ نەخەڵەتێن دەبینی کەسێک مەسەلەن ڕێژەیەکی زۆر لە قازانجت پێشکەش دەکا ئەمە گومانێکی گەورەی لە پشتەوەیە و ڕەنگە مانجێک دوومانگ وەربگیرێ بۆەوەی کەسانی تر بکەنە نێچیری ئەم بابەتە. ئێستا ئەو دیاردەیەش دروست بووە کەسێک و بەشێکی زۆر وەکو سیناریۆ لەگەری بەشدارن خەڵکی تر دەکەنە نێچیری ئەم بازرگانانە، خەڵکی تر دەکەنە نێچیری ئەم بازرگانە وهەمی و ناڕاستانەی کە هاپارەی هاوڵاتیان بە شێوەیەکی نایاسایی لە جیرفانەکانیان لە ماڵەکانیان دەردەین و دواتر بە هیچ شێوەیەک ناگەنەوە پارەکانیان و ئەگەر بە هەر شێوازێک لەگەر هەر کۆمپانیایەک ینی گرێبەست دەکەی دەبێ گرێبەستی فەرمیتە بێ و لایەنی پەیوەندیدار ئاگادار بی لە مامەڵەیە کە تۆ لەگەریان دەکەی. خەڵک هەمووی دەبینی هەمووی گوێشی لێیە بەڵام عیبرەتی لێ وەرناگرێت. لە ڕووی شەرعیەوە مامۆستایەکی ئاینی جۆرەکانی مامەڵا ڕوون دەکاتەوە و باز لەوە دەکات بەشداریکردن لەم جۆرە پرۆژانە بەتایبەت کە شێوازی کارەکان نادیار بێت لە ڕووی شەرعیەوە دروست نییە و داواش دەکات هاوڵاتیان خۆیان بە دوور بگرن لە هەر جۆرە مامەڵەیەکی نادیار و هەوایی چونکە جگا لە زەرەری مادی و دنیایی زەرەرمەندی دواڕۆژیش دەبن. لە ڕووی شەرعەوە سێ جۆرە معاملەی ڕئیسی هەیە. بەیعەکمان هەیە کڕین و فرۆشتنی معلومی پێدەرێن لە بەرچاو و دیارە و ئەو شتە حەڵالە و دەیکڕی کڕین و فرۆشتنی لەگەر دەکەی. بەیع و کڕین و فرۆشتنەکمان هەیە مەوسوفە وەسفەکی تەواوت لۆ دەکات دەبی وەسفەکانش بێنەجێ. بەیعەکمان هەیە مەجهولە دەمەوێت لەسەر ئەو خاڵی ئەو خەڵکەی ئاگادار بکەمەوە. بەیعی وەهمی مەجهول نادیار کابرایە کردستی کاکە پرۆژەیەکم لە بەردەستیە نازانی خان و بەرەیە نازانی معاملەکە حرامە نازانی ڕیبایە ئەو پارەی بە 500 دەفتەر بە 1000 دەفتەر بە 2000 دەفتەرێکی خەیاڵی لە ناودەستی ئەو کەسەی دەکرێت نازانی ئیشەکە چییە نادیارە مەجهولە و حرامە لە ڕووی شەرعەوە. خەڵکی ئاگادار بن معاملەی وەهمی کڕین و فرۆشتنی نادیار تەماع واتان لێ نەکە تووشی حرام بن لەبەرەوەی حەڵالەکەش دەگەرە خۆی دەبە و ئیفلاس دەکە و کابرا مارەکەش دەبە چی لەگەر دەکەی. شارەزایان پێیان وایە لە هەرێمی کوردستان یاسا و دادگا وەک پێویست هاوکار نییە بۆ وەرگرتنەوەی مافی ئەو کەسانەی لەژێر ناوی بازرگانی جۆرا و جۆر پارە و داهاتیان دەخورێت بە تایبەت کەیسەکان تاوەکو یەکلا دەبنەوە کاتێکی زۆریان پێدەچێت. ئەمەش وا دەکات جگا لە زیانی مادی هاوڵاتیان ڕوبەڕووی چەندین کێشەی کۆمەڵایەتی ببنەوە. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.